سەنتەری چالاکی گەنجانی خانەقین سەربارڕێکخراوی منداڵپارێزی کوردستان پاڵەوانێتیەکی تۆپی سەرمێزی بۆ کۆمەڵێک یاریزانی سنوورەکە کردەوە. بەشی وەرچی سنتەری چالاکی گەنجانی خانەقین سەربەڕێکخراوی منداڵپارێزی کوردستان خولێکی بۆ بەهرەمەندان و خوازیارانی بواری تێنسی سەرمێز کردوتەوە و دیارە ئەم پاڵەوانێتیە بۆ ماوەی 1 هەفتە بەردەوام بووە و بە سیستەمی یەک دۆڕاندن چوونە دەرەوە ئەنجام درراوە و ئەم شەو یاری کۆتاییمان ئەنجام داوە دیارە لە بینی دوو یاریزانی کە توانیوێنێت لە پاڵەوانێتێکە سەر بکەون و بێنە ئاستی کۆتایی و ئەمڕۆ یاری کۆتایی لە نێوانیان ئەنجام ئەدرێت و سەرکەوتوانش خەڵاتەکرێن و ئێمە مەبەستمانە لێرە وەکو سنتەری گەنجان بایەخی تەواو لە هەموو بوارەکان بدەین و وەرزشیش پشتگوێ نەخەین و ئەم یاریە فەردیانە بە تایبەت جیاواز تێنسی سەر مێز و تێنسی سەر زەوی و بالە و باسکە و ئەوانە ئێمە بتوانین بایەخی پێ بدەین لە شارەکە و لە سنوورەکە کە پەراوێز خراوە تا ڕادێک هەست بەو پەراوێزاکەین ئێمە لێرە بەشی وەرزشمان تەرخان کردو بۆ ئەوەی زیاتر بایەخ بەم یاریانە بدە. خۆشبەختانە ئەمڕۆ شوبهنیایی و نیهایەگە بی و حزور جەماعەتیش دانیشتی بین بەرەوبەر سەنتەر دانیشتی بین و مامۆسا وەرزشەکان دانیشتی بین و مامۆسای وەرزش قەدیمەکانیشە دانیشتی بین فئیما ئینشاڵڵا بەردەوامین هەر لە خولکردنەوە و بەتوولەی لە گشت وەرزشەکان ئینشاڵڵا هەر بەردەوام بووین لە بەتوولەکردنەوە. وەرزشوانان و هەوادارانی تۆپی سەرمێز داواکارن ئەم جۆرە پاڵەوانێتیە بەردەوامی هەبێت لە سنوورەکەیان. وەڵا بوتۆلای خۆشێک بێ دەستخۆشی لە لیانکەین ئیمش فرە مەمنونیانێنەرای بوتۆلەی خۆشە وە شەوانە دروست بیانی کریایە. من یەکی بیم لە بەشداری بوونەکان لە 20 لەعبەکە دووەم ئاوردم دەستخۆشی لە سەنتەر گەنجان خانەقین کە منەرای بەتۆلە هیوادارم گشت ساڵێک ئیعادە بووت. سەرەتا بەخێراتتان دەکەین و سەبارەت بەم تۆپی سەرمێزە خولەکراوەتەوە لە خانەقین هیوادارین دووبارە و سێبارە بکرێتەوە بۆ ئەوەی گەنجانی خانەقینیش سوود لەم دەورەیە ببینن بۆ ئەوەی گەنجانمان زیاتر فێربن لەو شتانە و دەستخۆشیتان لێکەین. پاڵەوانێتی تۆپی سەرمێز یەکێکە لە وەرزشانەی کە تاوەکو ئێستا گرنگی زۆری پێ نەدراوە. ساڵانە سەنتەری گەنجان چەند پاڵەوانێتیەک بۆ یەکزانان و هەوادارانی ئەم وەرزشە دەکاتەوە. ئەم ساڵیش پاڵەوانێتیەکە بە بەشداری 20 یاریزان بۆ ماوەی 1 هەفتە لەسەر یاریگای سەنتەری گەنجان بەڕێوە چوو لە کۆتاییدا خەڵات بەسەر یاریزانانی بەشدار بوو دابەش کرا. دەشتی جەماڵ گەلی کوردستان خانەقین.